ئەمە دیمەنی ساتی گەشتنی تەرمی ئەو شاخەوانەیە کە دوانیۆڕۆی ئەمڕۆ لە شاخی پیرەمەگرون کەوتە خوارەوە. دیارە تیمێکی شاخەوانی بەمبەستی گەشتکردن بەرەو شاخی پیرەمەگرون بەرەبەیانی ئەمڕۆ هەینی گەشتیان کردبوو بەرەو لوتکەی شاخەکە. گەشتبوونە لوتکەی شاخەکە و تا ئاستی 2600 متری 611 متری لوتکەی شاخەکە گەشتون، بەڵام لە کاتی گەڕانەوەیان لە ئاستی بەردەسپی دوو شاخەوان ئەکەونە خوارەوە. بەداخەوە دانەیەکیان بەهۆی بەرکەوتنی زەبرەوە گیانی لەدەستداوە، یەکێکیشیان بە سووکی بریندار بووە. بەڵێ ئەمە ساتی گەشتنی تەرمی شاخەوانەکە بوو کە دوانیۆڕۆی ئەمڕۆ لە شاخی پیرەمەگرون کەوتە خوارەوە و گیانی لەدەستدا.